خۆشەویستان لەم بەشەی بەرنامە لەگەڵتانین لە هەڵپەرکێش خۆی بەشێکە لە وەرزشوانیە جوڵای وەرزشێکە بەڵام جاریان باسی لە هەڵپەرکێ بۆ شاخەوانی وای ئاری بگومان سروشتی جوانی کوردستان هێندە جوانە بە هەر شوێنە کابڕۆی چێژوەرەگری اینجا چه جارەوەی کە سەرکەوی بەسەر چیا و شاخە جوانەکانی ئەم کوردستانەیە بۆیە ئەمڕۆ یەکێک لە گروپی شاخەوانەکانمان لایە ئەویش گروپی شاخەوانی چەرمۆیە کە چەندین کار و چالاکی جۆرا و جۆریان هەیە لە ناو یەکێک لەو کارانی کە کردویانە و سەرنجی منی زۆر ڕاکێشاوە منداڵێکی تەمەن 9 ساڵیان لەگەڵ خۆیان نابردووە بۆ ئەوەی کە سەرکەوێ بەسەر لوتکەچیای پیرەمەگرونە بگمان ئەم مناڵە چەند ساڵێکە سەرقاڵی وەرزشی شاخەوانیە و دوجار لە دواگەشتیانە سەرکەوتون بەسەر لوتکەچیای پیرەمەگرونە سەخت بووە سەخت نەبووە کۆمەڵێکیاوە سەرنج ڕاکێشە بەڕاستی دەستخۆشیان لێکەین بەدڵنیاییەوە ئەمڕۆ هەریەک لە بەڕێزان کاک حەسەن خۆشیری شاخەوان و مامۆستا عەبدولحەمیدی شاخەوان و کاکە ئادەم حەسەنی شاخەوان لەمان ئامادە زۆر بەخێر سەر چاو کا حەسەن لە تۆ دەست پێ بکەیت گروپی شاخەوانی چەرمۆ چەندێکە دامەزراوە پێش و بچینەوەی باسێکی کاکە ئادەم والله طبعا گروپەکە طبعا دەوری 2000 حەمید بیستویەکەوە دامەزراوە بڵێ گروپێکی چەمچەماڵە گروپێکی شاخەوانیە بە سەرپەرشتی کاک شەماڵ طبعا دەوری خۆی هەیە و چالاکێکی زۆری هەیە و گەلێ شوێنی کردووە و تەنانەت کاک شەماڵ خۆی داماوەندیشی کردووە ینی شاخی ئێرانی کردووە و ئەرارەتی کردووە گەلێک ئێوە ئەمڕۆ لە چەمچەماڵەوە هاتون بۆ ئێرە یاخوا بەخێر بێن سەر چاوان ماندوو نەبن کاکە حەسەن تۆ چەند ساڵە لەگەڵ ئەم گروپەیە بەشداری من خۆم 2 ساڵە لەگەڵیانە بەشدارم بەڵام طبعا زووتریش دامەزراون باشە چێژوەرگرتن لە وەرزشی شاخەوانیە باسێکیەوەمان بۆ کە چێژێکیە کە بەسەرێکێک لە شاخەکان و لوتکەچیا جوانەکانی ئەم کوردستانەیە سەرەکەی طبعا گەشتی شاخەوانی گەشتێکی تایبەتە من خۆم طبعا تەمەنم دەوری 57 ساڵە سەلامەت بیاخوا درێژایی تەمەنم دەوری 54 ساڵ بەقەت ئەم 3 ساڵە ئەم 2 ساڵە من چێژومەر نەگردو لە ژیان پێشتر وەرزشتا کرد کە حەسەن پێشتر بڵێ خۆم یاریشی تۆپیان بوومە بە گەنجی بەڵامی تر چۆنەڵی هەلە گەنجایەتیەوەی تر وازمان لێ هێناوە ڕاستە بەڵامی تر مەبەستم لە شاخەوانی گەشتێکی تایبەت چێژێکی تایبەت هەر لە ڕووی دەرونیشەوە بەخۆی سەیرانێکە وانە تایبەتە یعنی بەڕاستی یعنی ئەمە شتێکە تایبەتە ئێمە بەهۆی ئەم شاخەوانیەوە بۆمان دەرکەوت ئەم کوردستانی خۆمان چەندێ جوانە چەندێ ڕەنگینە یعنی بەڕاستی نمونینی لە هیچ شوێنێکە دەستان خۆش بێ شاخەوانێکی پچکۆلەش لە لامان ئامادەیە ئادەمگیان وەڵامێکەکەمان منێ کاکە حەسەن ئادەمگیان چۆنی باش خوا بەخێر بێ ئادەم پۆلی چەنی پۆلی 4 بۆ 5 کارت وەرگرت نەخێر هێشتا ماوێتی وانە بەڵێ دەرەچی وایە بەڵێ بەڵێ هەر بژیت ئادەمجان ئەرە تۆڕە تۆزشتمان فێرکە ئەمە منەگەر ببم بە شاخەوانە بێت چی بکەم تۆ ئەم شتە چی بەدەستەوە جارێ ئەمە چی بۆچانەگەیت وانە پێوترێ هینە قوڵنگ بۆ بەفر بەکاردێت چوتە دەنا بەفریشەوە ناخێر نەچیتەوە جارە بەر بەفر نەکەوتوی بەڵام میتر بە ڕۆژانی تر ڕۆیشتوی لەگەڵ ئەم گروپە وایە کە جوانی ئەمانە چێ لە ملتە ئادەمگیان ئەوانە خەڵات شوەرگرتووە ئەدی باسی کێ و خەڵاتانەمان بۆ بکە بزانین چییە خەڵاتەکان ئەم خەڵاتە کاکشەما بۆ هەمومان دروست کردە باشە ئەوەی نی خەڵاتەکانە ئەم خەڵاتەش دای پێم نەبرەوی ئەوە بەهێز بووم لە شەخانی هەر بژیت ئەی دۆکتۆرە تۆ شتم فێرکە منەمێ ببم بە شاخەوە چی بکەم یەکەم جارە بێت چی بکەم یەکەم جارە بێ شتەکان شاخەوانی ببیت ئابێ شتی شاخەوان چیم پێ بێ مەسەلەن بلووس و ئاو و کالی باش بۆ منە یەکەم جارێک و پێڵاو شاخەوانی پێڵای شاخەوان بەڵێ باشە دووەم باتوم ئەوەی ئەمانەیە ئەوەی کە بەدەستمانێ وانێ مامەسا لەگەڵ جانتا ئەو جانتای بێت چی تیاوێ ئادەمگیان تۆ جانتاکە و چی تێەکەی شتی بۆ منە پەتی حەبلی تێکەین لەگەڵ کڵایەک بووی سەرمانەشکی لە کاتی هینە کاتی ئەچین بۆ دیوارێ پڕ بووە لە بەفقەت سەر نەشتی هەر سەلامت بێتە خوارەوە و سەرمان تۆ پێم بڵێ کە ئاو بەسەر ئەو شاخوداخانەیە سەرەکەوی تۆنی و نابێ برسی و نابێ
بڵێ با بڵێ با بڵێ جانتاقم شیتایە خوازانی ببێت جانتاقم خواردنی تایەوە خواردن چییە خۆن حەستان لە چییە؟ جارە ئێمە هی نەبین ماسی شتەبی زۆر کە جوانە کە قساکە ئەم دووڕوومەتی شێچاڵە بێ مامەسا عەبدول تۆش جەنابەت زۆر زۆر بەخێر بێت زۆر سوپاس ئەوەی بەڕێز و بۆ کەناڵە بەڕێزەکەیشتان چەند ئەندامن گروپەکەتان هەمووی پیاوانن یا خانمانیشتان لەگەڵە سەرەتا بە ناوی خوا دیارە ئێمە گروپی شاخەوانی چەرموو لە 2021ەوە دامەزراوین گروپێکی شاخەوان و ژینگە دۆستی سنووری قەزای چەمچەماڵین زیاتر لە 25 بۆ 30 ئەندامی سەرەکیمان هەیە لە گروپەکەمانە بەڵام هەموو ئەندامانمان کە پێگاتۆ لە خەڵکی بەتەمەن و گەنج و لاو ئەمانە بەڵام ئافرەتان بڵێن لەگەڵمان نییە وەڵی وەکارەکەی ئێمە ئەوە نییە بڵین ینی قەناتمان بەوە نەبێت کە خانمان ناتوان وەرزشی شاخەوانیکەن بەڵکو قەزای چەمچەماڵ ئافرەتی تایە وەرزشە و وەسەرۆکی گروپی شاخەوانیشە بەڵام گروپەکەی ئێمە یەک مەرجێکمان هەیە خۆتان ئەزان لە شاخە مەترسی هەیە کەوتنە خوانەخواست قاشکانە دەشکانە یا چەند حاڵەتێکی لە وەشتون و ئەمانە هەیە پێویستمان بەوەیە کە کەسی یەکەمی ئافرەتەکە لەگەڵی بێ هاوسەرەتی هاوسەرەکەی لەگەڵ خوایەوە زۆر ئاساییە ئێمە هیچ کێشەمان نییە ینی مەرجمان نییە بڵێن ئافرەت نابێ بێ بەڵکو ئێمە پێشوازی یەکەین هاوکاریشی یەکەین بەڵام مەرجەکەمان ئەوەیە بێ کەسی یەکەمی ئاگەر ئەمە هاوسەرگیری کردو بە هاوسەری لەگەڵی بێ ئەگەر هاوسەرگیری نەکردووە برایەکێتی یاخود باوکێتی لەگەڵی بێ یاخود خوشکێکی دوو ئافرەت بن دوو خوشک بن بە یەکەوە زۆر ئاساییە بەڵام خۆتەزانین لە شاخە بۆ ئافرەتێک خوا نەخواستە کەوتنیەک کە بەرەوە بوو قاچی دەسیشکا بۆ ئێمە خۆش نییە و بۆ شخصێتی حاڵەتانە بۆ مامەسا عەبدول تا ئێستا نەخوا بەزێت تا ئێستا تووشی حاڵەتێک لەم حاڵەتان نەبووینە بەڵام تۆ کە بێ پێشوەختە ئەم شتانە خۆتی بۆ ئامادە بکەیت مامەسا عەبدول کەسێک کە بیەوێت یەکەم جاری بێت لەگەڵ گروپەکەی بەڕێستانە شاخڕەوی ئەنجام بات شاخەوانی بکات یان وڵات جارە پێش ئەو پرسیارە جیاوازێکم بۆ بکە لە نێوان شاخەوانی و شاخڕەوی یەک شتە شاخەوانی کەسێک با بڵێن ئەوەی کە شاخەوانی ئەکاکە بتوانێت بە شوێنێکی بەرز و سەختدا سەرکەوێ ئەمە پێوترە شاخەوانی شاخڕەوی ئەوەیە کە ئێمە بە شاخە ئەڕۆین بە شاخە ئەڕۆین جیاوازیەکە نێوان شاخەوانی سەر دەشتەوانیمانەیە بەردەوانیمانەیە سەر سەهۆڵیشمان هەیە شاخەوانی شاخڕەوی ئەوە ئێمە بە شاخە ئەڕۆین بۆ شوێنی بەرزەکان سەرەکەون و دابەزین دەشتەوانی ئەوەی بەناو دەشتا ئەڕۆین دەشتاییە سەر سەهۆڵ ئەوەی بە سەهۆڵ ئەڕۆین بەردەوانی ئەوەیە کە بە بەردا بە شوێنە بەرز و ئاسیەکانە سەرکەوین ئەوە پێویستی بەچی هەیە بە بەکارهێنانی حەبل و ئەم جۆرە وەسایلانە هەیە بۆ سەرکەوی ئەمە جیاوازێکی ئەوەی کە بێت یەکەم جاری بێ سەرپرسیارەکەم مەگەم ئەوەی کە یەکەم جاری بێ شاخەوانی لەگەڵ بەڕێستانە ئەنجام بات تۆ چ ڕێنماییەکێ بێ ئەو کەسە چی و چی پێ بێت یاخود لە ڕووی تەندروستیەوە تا چۆن پرسیار لەسەر لایەنی تەندروستی کەسەکەشەکەی بۆی کە بتوانێت بەردەوام بێ لەو گەشتە لەگەڵ پرسیارێکی بەجێ ئێمە گروپەکەمان فۆرمێکمان هەیە لە 9 خاڵ پێگاتووە هەر کەسێک کە بێ لەگەڵ ئێمە گەشتکە پێشوەختە ئەم فۆرمەی پیشانە دەین ئەبێ ئەم فۆرمە بخوێنێتەوە یەکێ لە خاڵەکانی ئەوەیە کە ئەم کەسا کەسێکی داواکراو نەبێ لەلایەن هێزی ئەمنیەوە ئەمەی نەبێ بڵێ ئەمە یەکێکە لە خاڵەکانمان خاڵێکی ترمان ئەوەی ئەم کەسە تەمەنی لە خوار 18 ساڵ کەمتر نەبێ ئەگەر خوار 18 ساڵ بێ بێ کەسی یەکەمی وەلی ئەمری لەگەڵا بێ بە نمونە کاکە ئادەم باوکی شاخەوانە لەگەڵمانە لەگەڵادیەوە کەسی یەکەمێتی پاشان لەگەڵ ئەوەی شاکە کەسی یەکەمی لەگەڵێتی ئەبێ لەلایەنی تەندروستی و کەسێکی ساغ بێ توانای جەستەیی تەواو بێ بۆیە ئێمە لەگەڵ خۆمانە ئەیبین بۆ شاخی ئەوانی کە نەخۆشی درێژخایەن و نەخۆشی دڵیان هەیە ئاساییە لەگەڵتانە بن ئەگەر دکتۆر ڕێگەی پێدابێ بۆ نەپێویستە شاخەوانی بکە ئاساییە لەگەڵ ئێمە بێ بەڵام ئەگەر دکتۆر ڕێگەی پێ نەدابێ ئێمە ناتوانین چکە لە شاخە مەترسی هەیە ئێمە ناتوانین ببین لەگەڵ خۆمانە تا ئێستا چەند بە چەند شاخی کوردستانە سەرکەوتی تۆکە مامۆستاگیان زۆربەی شاخەکانی کوردستانمان کردوێژی گروپەکەشەوە بزانم بەڵێ ئێمە زۆربەی شاخەکانی کوردستانمان کردووە بە سپاس خوای گەوراکەینکەوە کارمان بۆ یارمەتی پێداوین کە بە تەمەنترین ئەندامان لەگەڵا بۆ کە بەڕێز کاکە ئەحمەد عوسمان ناسراو بە خەلیفە کە تەمەنی خۆشەویستی ئەمە کەسێکی زۆر بەتوانایە لەگەڵمان چونێتە لووتکەی هەڵگورت کە بەرزترین لووتکە شاخ یاریمی کوردستانە چەندین جار چوینەوە وەکو بەرنامە هەمانە گروپەکەمان ساڵانە جارێکە چینە هەڵگورت پاشان چونێتە گۆمی بێکۆدیان کە بەرزترین گۆمە لەسەر ئاسی هەرێمی کوردستان و عێراقیش ئێمە چوینە
بۆ بەرزترین تاڤگەی هەرێمی کوردستان هەموو ئەمانەمان کردووە پاشان کە شاخەکانی مامورەکەیچێک لە شاخە بەرزەکان و شنەروێ لە سنووری پارێزگای هەڵەبجە شاخێکی بەرزە و ئاسنگەرانە پیرە مەگرونە و زۆربەی ئەم شاخانە ئێمە کردومانە پاشان لە ناویش ئەندامی بەڕێزمانە بەڕێز کاک شەماڵ کە سەرۆکی گروپەکەشمانە شاخی ئاراراتی کردووە لە کوردستانی باکوور لە تورکیا و شاخی دەماوەند کە بەرزترین شاخە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کاک شەماڵ توانێتی بگاتە سەر لووتکەی شاخی دەماوەند. ئێستا لەگەڵ قسەکانیشمانە ناو بەناو وێنەکانی ئەم گروپا بینین کە سەرکەوتن بەسەر چیاجیاجیەکانی کوردستانە زۆر سەلامەتان کەوت ئێمە سوپاسانەکەین جگە لەوەش ئێمە ئەم گروپەی ئێمە جگە لەوەی کە شاخەوانە ژینگە دۆستیشین ئێستەمە پرسیارە بکەم وگیان هەر کاتێک کە شاخڕەویەکەن یان شاخەوانیەکەن ئەچنە هەر شوێنە ئەو ناوچێش پاکەکەنەوە بەتەکید ئێمە ڤیدۆشێکی هەر بەرنامەمانە بەبێ ئەوەی ئێمەکەین بێمەیکێ لە درۆژمەکانمان پیشانێدا ئێمە کایچێ لەو خاڵان لە فۆرمەکەمانە ئەوەیە کە ئێمە دۆستی ژینگەین ئێمە بێ پارێزگاری لە ژینگە بکەین یعنی ئەگەر تەنانەت ئێمە جاری وا بچوینە گەشتیارمان بینیوە لە خواری شاخکەش دانیشتونە زەرفمان پێ بۆ دامان پێ علاگەی خۆڵمان پێ وتمانێ ئەمە پاکەوەکەن و خۆشمان لە بەرچاوێن پاکمان کردوێتەوە کە بۆی ئەوانیش وەکو ئێمە کارێکی وا بکەن ئێمە بە هەمومان شینگەی کوردستان بپارێزین. باشەما موستا ئێوە کە گەشتەکەم بۆ شاخ بێگومان گروپێکن بەیەکەوە ئەڕۆن چەندە گرنگە ئەو گروپە یەکدوانێکی تیابێتتر بە کوردێکی ئاجەیان خۆش بێ لەگەڵتانە گۆرانیتان بۆ بڵێن نهێڵن بێتاقەت بێگومان لەو سروشتە جوانەیە بێتاقەت نابی بەڵام هێندەی تر جوانی کاگەشت ئەحمەد عوسمانی مامی ئاری دەنگی زۆر تایبەتە لەو گروپانەیە کە ئەڕۆن بۆ شاخەوانی گۆرانیتان پێشکەش ناکە گۆرانیتان بە تایبەتی یەکێکە لەو ئەندامانی ئێمە هەر گەشتێک ئەگەر ئەو نەیە لەگەڵ ئێمە بەڕاستی ئێمە گەشتەکە هەست ئەەکەین کە نەقسێکمان هەیە لەو گەشتەیە چونکە ئەو لەگەڵ گەنجە لەگەڵ خەڵکی بەتەمەنە یعنی لەگەڵ تابێ بەڕاستی جەوێک دروستەکە تۆ حەزەکەی لەگەڵ یابی یەکەم کەس ئەبێ کاک ئەحمەد عوسمان ئێمە ناوەکەی بنووسین و تەلەفۆنی بۆکەین ئەگەر هەنەیە تۆزە تاخیر و تەلەفۆنی بۆگەڵین بۆ ناو نووسراوە بۆ نایی ئەوانە جەماوە سپاسانە لای کاکادەم هەوو من دارێکی سێڵفین بینی لەگەڵ باوکتا لە پێش باوکتەوە ڕۆژی قسەتە کردەوە ئەو چی باسی چیتەک لەو دیمەنەیە لەوێ ئاوا ڤیددیۆیەکم بینی لەسەر شاشە ڤیددیۆکتان نردووە بە مۆمایلەکەت وێنە دیمەن تۆمارەکەی ڤیددیۆ تۆمارەکەی ئەڵێ چی باسی چیمان بۆکەی لێ باسی ئەو ناوچەیەکەی جوانی ئەو ناوچەیە کەواتە کاچی بۆ گەشت مۆبایلی شپێ و وێنێ ئەو شوێنانە ژەگریت و قسە ژەکەی وەنیە دیمەنە جوانەکانمان بۆ گوازنەوە ئاوا سەرکەوی بەرەو ژوور یان بیتەوە بەرە خوارەوە کامیان ئاسانترە بۆ خوارەوە باشترە بە خوار ئاسانترەوانە ئەی تۆ پێم بڵێ سەرکەوتی بەسەر لوتکە چیای پیرەمەگرۆناوە نیە بەڵێ ئێباسێکی ئەوم بۆ بکە هیلاک نەبووی زۆر ترسناک نەبوو شاخە لە بەرزیەوە ببینی ئەو شاخە بەڕاستی شاخێکی بەرز بوو هەم شاخێکی خۆش بوو هەم شێشیشم لێ وەرگرت هاوڕەکانت پێتەڵەن چی باسیەکەی بۆیان ئەڵی چوومەتە ئەوێوان ئەوان نەڵەن چی ئەڵێ ئافرین نافری پیان ناڵێ بڕۆن لەگەڵ باوکتوانە لەگەڵ دایکتوانە وەرن شاخەوانی بکەن وەرزش بکەن گرنگە وایە بەڵێ پێمان وتە پێوتۆ ئادەمیان تۆ خۆت بە باوکوت لەگەڵ خۆ تا بم بە بۆ شاخەوانیان باوکت بردیتی لەگەڵ خۆت خۆی باوکمتی بەاتە لە شاخەوانی باوکوتی وەرە حەسەن بابێ مەلای تۆ چەند گرنگە دایک و باوگاوە ڕۆڵیان هەبێت لە هەندانی مناڵ بۆ هاتنە ناو وەرزشەوە چکە هەمیشە ئەڵێن لە کۆمەلگای ئێمە وەرزش نەبووە بە کەلتور بەداخەوە لە کۆمەلگا ڕۆژاوایەکان ئابینی مناڵ لە مناڵیەوە ئەچێتە ناو بواری وەرزش ئێستا خۆشبەختانەوە تا نمونەی زۆر زیندوو هەیە ڕۆڵی دایک و باوک چیە لە ناوەندەیە واللهی طبعا دایک و باوک یەکەمین چۆنەڵێ مامۆستان یەکەمین کەسن کە پەروەردەی مناڵەکەن ئەبێ ڕۆڵی سەرێکیان هەبێ لەوەی کە مناڵەکانە ئاراستەکەن بەرەوشتی باش جایمە لێرەش بەڕاستی خوای گەورە نیعمەتێکی گەورەی داوە پێمان ئەم سروشتە جوانە ئەم شاخە جوانانە 125 وڵاتی ئێمە شاخە شاخی جوان دیمەنی جوان سروشتی جوان یعنی بە حقیقەت مناڵەکانمان ئەتوانین دوور خەینەوە لە گەلێک شتی نەرێنی خراپ مەسەلەن بۆ نمونە موبایل مثلا يعني زیاد لە ئایپاد و تەلەڤیزیۆن و ئەمانە و یان مەسەلەن لە کۆڵانەکانە ناو جاردەکان تۆپێنکردن دیوێکی پەروەردەییشی هەیە دیوێکی بەڵێ حتمما اینجا ئەم کومناڵانە بەعام یعنی بە حقیقەت ئێمەمانان خۆمان لەم تەمەنەیە چێژێکی زۆر وەرەگرین لەو شاخە ئەجا ئەم مناڵانە بێژێ لە گروپەکەتانە کاکە ئادەمتان لەگەڵای ئەو تەمەنی بچکۆلە بێ نەوەڵا لەخوا بەزەوی ئێمە ئیتیمان بە مناڵ زۆرە دێن هەمومان وڵاکانمان کردوتە ئاستی ئەوەی ببنە شاخەوانی مستەقبەلی
ئینشاءڵڵا بۆیە ینی ئەیان بین لەگەڵ خۆمانە ئەو شوێنانی بزانین مەترسیتیان نییە خۆمان ڕێنمایان نەکەین هەمویان ینی خۆمان حەزیان لە شاخەوانی ئێستا چێ پیرەمەگرون مەترسی نەبوو بۆ ئەوەی کە مناڵێکی وەکو ئادەم بەرن لەگەڵ خۆتانە وڵی مەسلەی بەردەوانی مشکلیتایە مەترسیتایە لەبەرەوەی سەختە و معنی هەڵواسینۆمانە بەس ئەوە ڕێڕەوی هەیە کەمادەم هەر شوێنێک ڕێڕەوی هەبێت خەڵک پێ بڕوات مەترسیتیان نییە مادە هەنێ شوێنی نەبێ ئێمەش کە بە ڕێنمای خۆمان لەگەڵ خۆمانە ئەڕوات و ئێنین و ئەیبین نابێتە مشکل زۆر کات زوو هیلاکە بێ بورە ئاریش ئادەم ئەو کێشەی نیە لەگەڵتانە تۆزە بڕۆن و بڵە هیلاکە من لە مناڵەکانی خۆمەوە تەماشاکەم طبعا ئادەم من کوڕی خۆمە بە حەقیقەت لە مناڵیەوە ڕسمەکانیشی دەرەکەوێ حەزی لە سروشتە حەزی لە ئاژەڵ دۆستیە حەزی حالێن لە ماڵەوە بەشکە پشیلە و بەشکە کۆتە بەیەک و هەمانە لە ماڵەوە گەورە بوون لە دایک بوون ینی مناڵێکە حەزی لە سرۆشتە حەزی لە گەشتە حەزی لە چالێکێکی زۆری هەیە ینی شەومانەوەمان پێ کردووە سجار ئەنی کەمپینی شەکەن ئەمێنەوە شەومانەوەی کردووە لە هەنجیرە شەومانەوەی کردووە لە شای سەحرا لە شەمی ڕێزان شەومانەوەی کردو لە قازان ماوە هەتا بێنی نەخۆتو هەستێکی خۆشیشەوە زۆر زۆرڵەکەت لەگەڵا بوانێگا حەسەن ئەرەوەڵە حتمە تایبەتە کا حەسەنم چەند خولەکی کەمامانە پێم خۆشە باسێکی ئەو خواردنانە بکەن کە ئای خۆن لە کاتی گەشتەکانتانە یان چەند شاخەوانی پەیوەندی کۆمەڵایەتەکانیش فراوانەکە تۆ لە ڕێی شاخەوانەوە کەسی تازە ناسی حتمما وایە طبعا من هەموو جارەوتومە چایەکی ئەو دەشتا لەبان ئاگر ئەکرێت طبعا جەنابی شت لەوانەیە زۆر ئەو شتانە ینی ئێتیمامی پێ بدەیت لەگەڵ نان و تەماتەیە کە سووریەکەونێ یاخۆت مەسەرەن لەوێ قاژێکن لەگەڵ یەکەیەکی کوڵاوای خۆین بەڕێی من لە خۆشترین خوانی مهمترین کەس لای من بڵاو خۆشتر و پیرۆستر و جوانترە یعنی بەڕاستی چێژێکی هەیە هەتا بڵێ جا ئێمە خواردناناشتی ینی کە ئەچین مەبستمان خواردنەکە نییە بەڵام حقیقەت چێژ لە خواردن و لە چایش وەرەگەی لەو ئەوە وەرەگەری کە لەوێ خۆی قیمەتی ئەزانی کاکە ئادەم وەکو دوپیام چیت بە هاوڕەکان تەڵێ چی بە مناڵانە لێەوەی تۆ بینن ئەمێ پێیان بڵم لە هەموو شاخەوان لە هەموو شاخەوانێ بەشداری بن هەمووی چێژ وەرگرن لەو سروشتە جوانە هەمیش بووی لە مۆبایل و ئێپات و تەلەڤیزیۆن دوورکەونەوە مامۆستا بە کورتی زۆر بە کورتیە وەکو دو پرسیار پەیامێک شتێکەگەر پێت خۆش بێ باسیکی دووبارە دەستخۆشی بۆ کەناڵە جوانەکەتان و بەڕێستان و بەرنامە جوانەکەین سوای تەندروستیی باش و سەرکەوتنتان بۆ ئەخوازین و ئێمە لێرەوە بەڵێن ئەدەین کە بەردەوام ببین لەسەر ئەم کارە جوانە و پەروەردەکردنی دەیان مناڵی ئاوا کە هەم وەرزشی شاخەوانی و هەم پەروەردە و هەم ژینگە دۆستی کوردستان بەیەکەوە ئاشنا بکەین و هاوکاریان بین ئەمڕۆ هاتن لە سیماڵەوەێرە زۆر زۆر بەخێر بێن بەیوای سەرکەوتن مادام ئەمە لە نیەتانە هەم وەرزشکردن هەم ژینگە دۆستی ئەمە ژۆک و کورساتچیمان پێ بکرێ دەرەخی ناکەین لەگەڵتانە زۆر سپاس بۆ بەڕێز دەستان بەخێر بە سەلامەتەکە